کۆتاتەوەری پرۆگرام باس دەکێشە و گیرروگرفتەکانی بەردەم کارگەکان یاخود یەکەکانیەوە بەرهێنان دەکەین کە لە ماوەی ڕابردوودا یەکەکانیەوە بەرهێنان یاخود کارگەکان کۆمەڵە کێشە و گیرروگرفتیان هەبوو لەم ڕۆژەوە چەندین داواکاریان پێشکەشی لایەنی پەیوەندیدار کردبوو و لە ئێستاشدا بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی هەرێمی کوردستان ڕایگەاندووە کە وەزارەتەکانی دارایی و بازرگانی لیژنەیەکیان پێگەناوە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون بۆ ئاستەنگەکانی بەردەم یەکەکانیەوە بەرهێنان و کارگەکان و میکانیزمی کارکردن و هەروەها کەمکردنەوەی باج و ڕسوماتی کارگەکان تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە هەولێرەوە زۆر بەڕێز فەرهەنگ خالید سەعید بەڕێوەبەری دیوان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی میوانە کاک فەرهەنگ سپاس بۆ ئامادەبوونێت دیارە لە ماوەی ڕابردوودا هەروەک ئاگادارین خاوەن کارگەکان کۆمەڵێک کێشە و گیرروگرفتیانە بوو دیارترین کێشە و گیرروگرفتەکان کە ڕاستەی لایەنی پەیوەندیدار کرابوو خۆی لە چیدا دەبینیەوە؟ بەڵێ دیارە میوانەکەمان کێشەی دەنگی هەیە تا ئامادە دەبێت من زانیاری یاخود بابەتەکە ڕوونتر دەکەمەوە دیارە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە خاوەن کارگەکان بەهۆی ئەو باج و ڕسوماتی کە هەیان بوو یاخود بەهۆی ئەو سوتەمەنی کە سەرفیان دەکرد لە ئێستادا کە نرخی سوتەمەنی گران بووە بارگرانێکی زۆری لەسەر کارگەکان و یەکەکانی بەرهێنمێنان و خاوەنی کارگەکان دروست کردبوو بۆ ئێمەش ناڕزایەتی بەشێک لە کارگەکانی لێکەوتەوە لە دوایین کۆبوونەوە یاخود دوای کۆبوونەوە و گفتوگۆکردن لەسەر چارەسەرکردنی کێشەکان یەکەکانیەوە بەرهێنان خاوەن کارگەکان کۆمەڵێک داواکاریان هەبوو لەگەڵ لایەنی پەیوەندیدار لەگەڵ وەزارەتەکانی دارایی و هەروەها بازرگانی کۆبوونەوە گفتوگۆیان لەسەر کێشەکانیان کرد کێشەکانی خۆیان پێشکەش بە لایەنی پەیوەندیدار کرد تایبەت بەم بابەتەش لایەنی پەیوەندیدار لە دوایین هەڵوێستیاندا کە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیاندا لە ئێستادا هەریەک لە بەڕێوەبەرایەتی گشتی گومرگی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی دارایی و بازرگانی لیژنەیەکیان پێگەێناوە لەو لیژنەیەدا لێکۆڵینەوە بە دوواداچوون دەکەن بۆ دیارترین ئەو گرفتانەی کە لە بەردەم کارگەکان یاخود لە بەردەم یەکەکانی وە بەرهێنان هەیە لەکۆڵنەوە لەوەی کە گرفتەکان چینکە بەشێک لە گرفتەکان جگەلەوەی کە گرانی نرخی سوتەمەنی بوو لە هەمان کادا نەبوونی هەماهەنگی بوو لە نێوان ئەو یەکانی کە بە دوواداچوون دەکەن یاخود لێکۆڵینەوە دەکەن لە کارگەکان یاخود لە یەکەکانی وەبەرهێنان کامەش با بڵین وەکو یەکەکانی تەندروستی وەکو یەکەکانی بازرگانی یاخود لیژنەکانی قایمقامیت ڕەنگە کە ئەگەر هەماهەنگیەک لە بینی ئەمانەیە دروست نەبوو بێت ئەمەش کاریگەری لەسەر کارگەکان و با بڵین جێبەجێکردنی کارەکانیان دروستە کرد ئاستەنگی بۆ کارەکان دروستەکرد لە ئێستادا ئەم لیژنەیە بە دوواداچوون بۆ ئەو ئاستەنگیانە دەکات و لە هەمان کاتیشدا کار دەکەن لەسەر کەمکردنەوەی باج و ڕسومات لەسەر کارگەکان و یەکەکانی وەبەرهێنان دەگەڕێمەوە لای میوانەکەم زۆر بەڕێز فەرهەنگ خالید سەعید کە بەڕێزیان ئێستا لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن کاک فەرهەنگ پرسیارەکەم ئاراستی بەڕێستان دەکەم ئەو کێشە و گیرروگرفتانەی کە لە ماوەی ڕابردوودا لە یەکەکانی وەبەرهێنان و کارگەکانە بوون خۆیان لە چیدا دەبینیەوە؟ ئەلو بەیانیتان باش سپاس بۆ بەڕێستان بەڵێ لە ڕاستیە ئێمە لە ماوەی ڕابردوو چەندین جار بۆ کۆبوونەوەمان کردووە لەگەڵ خاوەن پرۆژە و خاوەن کارگەکان بە مەبەستی ئاگاداربوون لە کێشە و گیرروگرفتەکان کۆنفرانسی پیشەسازیمان کردووە بۆ ئەوەی کە ئەم سێکتەرە گرنگە کە پیشەسازیە بە شێوەیەکی دروست بێتە کۆڵەکەیەکی ئەساسی بۆ بەرەو پێشچوونی حکوومەتی هەرێم و بۆ بەرەو پێشچوونی کەرتی تایبەت بە تایبەتی دروستبوونی هەلیکار و جارێکی تر بەرزبوونەوەی دەخلی فەرد بە شێوەیەکی گشتی لە ڕاستیە وڵات بەبێ پیشەسازی بەرەو پێشەوە ناچێت گەر بەرەو پێشەوە بچێ بەرەو پێشچوونەکەی با بڵێن درێژ خاین نابێ یعنی ئەو بابەتە پیشەسازی کەرتێکی گرنگە لە شان بەشانی کەرتەکانی تری وەکو گەشت و گوزار وەکو کوشت و کاڵ ئەم سێ سێکتەرە گرنگە حکوومەت ئێتیمامی تەواوی پێبا و لە ڕاستیە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە گرنگیەوە لەم کەرتەی ڕوانیوە بەڵام بەداخەوە هەندێک ئاستەنگمان لە بەردەما بووە کە پەیوەندی بە سیولە و داهاتەوە هەبووە لە ڕابردووە نەمانتوانیوە وەکو پێویست پشگیری ئەم کەرتە بکەین
ئەویش بە حکمیەوەی لە ساڵانی ڕابردوو جەنابەت و بینەرانی بەڕێزی ژاگادارن بە بابەتی بڕینی بودجێی حکوومەتی هەرێم و نەبوونی دابەزی نرخی نەوت و تەنانەت داهاتی پێویست نەبووە بۆ موچە. لەبەرەوە ئەمە بەڕاستی ڕێگریەک بووە چکە ئێمە گەرمانەوەی کەرتی پیشەسازی پێشخین لە ڕاستیا بێ قەرزی پیشەسازی بدەین، بێ زەوی دابین بکەین بۆ خاوەن کارگەکان و یەکێک لە گرفتەکانی کەشمان ئەوە بووە کە لە ڕاستی ئەو یاسایی کە ئێمە ئیشمان پێکردین فازی پێدەر نەچوو بوو لە پەرلەمانی کوردستان. ئەو یاسایە کە ساڵی پار ئینفازی پێدەرچووە، یاسای جێبەجێکردنی لەسەر دەرچووە، ئەو دەستی کردینەوە بۆ ئەوەی کە بە هەماهەنگی لەگەڵیانە پەیوەندیدارەکانی بە تایبەتی وەزارەتی شارەوانی، وەزارەتی تەندروستی، وەزارەتی دارایی گرفتەکان چارەسەر بکەین و زەمینەیەکی لەبار بۆ کارکردن بۆ کارگەکان بڕەخسێنی. باشە کاک فەرهەنگ، جگەلەوەی کە ئەم لیژنەیە کار دەکات بۆ بەدواداچوون بۆ لێکۆڵینەوەی کێشەوگیر و گرفتەکان تا بزان کێشەوگیر و گرفتەکان چین، یەکێک لە کێشەوگیر و گرفتەکانی خاوەن کارگەکان ئەوە بوو کە ئەو هەماهەنگیایی لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان نەبێت. بۆ نمونە با بڵێن لیژنەکانی قایم قامێت یاخود لیژنەی تەندروستی یاخود هەندێک لایانی دیکە کە بەدواداچوون بۆ کاری کارگە و یەکەکانی وەبەرهێنان دەکات، ئەمەش ئاستەنگی بۆ دروست دەکردن لە جێبەجێکردنی کارەکانیانە. ئەم لیژنەیە کە پێگەێنراوە چۆن کاراسانی بۆ ئەم گرفتە دەکات؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە لە کۆبوونەوەمان لەگەڵ خاوەن کارگەکان ئێمە پێشتر پاکێجێکی 28 خاڵی وەکو گرفت ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانمان کردووە کە خۆی لە 28 خاڵا بینێتەوە، یەک خاڵمان خستۆتە سەر وشە بە وشە گرفت بە گرفتی کە بۆ گرفتی کارگەکانن. بەڵام بۆ دەوڵەمەندکردنی ئەم پاکێجە هاتین لە پێشدا پێشەوەی ئەوە بکەین، هاتین لە خۆمانەوە دەستمان پێکردووە کە تەنسیقێک دروستکەین، وحدەیەکی تەنسیق دروستکەین لە ڕێگەی لیجانەوە، چکە هەندێک گرفتی ئەم خاوەن پیشەکان خاوەن کارگەکان نەبوونی هەماهەنگی لە نێوان ئێمە و وەزارەتەکانە، لە نێوان ئێمە و پارێزگارەکانە، نێوان ئێمە و قایمقامێتەکانە، دایرەکانمانن. چکە لە ڕاستیە بۆ نمونە قایمقامێتی هەولێر یاخود قایمقامێتی سلێمانی هەر قایمقامێتی و هەر قەزایەکی تر لیژنەکانی بەدواداچوونیان هەیە کە دەستخۆشیان لە یەکەین. ئەم لیژنانە بێگومان ئەندامانی دایرە پەیوەندیدارەکانی لەگەڵایە، بەڵام بابەتی کارگەکان بابەتێکی هەستیارە. لە ڕاستیە تەندروستی دەبێ بەڕێکارەکانی خۆی هەڵەسەی ئیجراعات لەگەڵ کارگاکە، یان بۆ نمونە بەرهەمێکی کارگە تێستەکە، بەڵام ئێمەش لە هەمان کاتە ڕەنگە زانیاریان نەبێت کە ئێمە تاقیگەمان هەیە. هیچ کارگەیەک لای ئێمە بەرهەمەکەی تێست نەکرێ شیاو نەبێ بە پێی مواصفاتی عراقی، ئەم ڕێگە نادرێ بیباتە بازارەوە. لەبەرەوە ئەبێ ئەم هەماهەنگیە دروستکەین خاوەن کارگە دوو جار لە دوو شوێن بەرهەمەکەی تێست نەکرێ. باشە جار با بڵین ڕسوماتی لێوەرنەگیرێ ببوورە ویستم ئەوە تەواوکەم. بابەتێکیان پەیوەندی بە پارێزگاکانەوە هەیە کە ئێمە پلانمان هەیە لەگەڵ بەڕێزان خودی پارێزگارەکان لەگەڵ قایمقامێتەکان و ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە هەیە بۆ نمونە لە پێنجشەمەی داهاتوو کە بەیانیەکە لەگەڵ بەڕێزان لە پارێزگای سلێمانی و قایمقامی سلێمانی کۆبوونەوەمان هەیە لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر بە وەکالەت ئەو کۆبوونەوە دیاری کراوە هەر بۆ ئەو بابەتەیە و بابەتێکی تر پەیوەندی بە وەزارەتەکانەوە هەیە کە لە هەولێر چارەسەرەکرێ، ئەوەی کە لە حکوومەتی خۆجێی نییە. بابەتەکە ئەوەیە کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە لە دووشەمەی ڕابردوو ئێمە کە لەگەڵ بەڕێز بۆفدێکی وەزارەت بە سەرۆکایەتی وەزیری بازرگانی پیشەسازی بە وەکالەت چوونە لای جەنابی وەزیری دارایی و ستافی وەزارەتی دارایی ئێمە قسەمان کرد لەسەرەوەی کە هەندێک گرفت هەیە گرفتی کارگەکانن کە جۆمان لیان بووە بابەتێک هەیە پێوترێ ئوجورکەشف کە لەسەریان زیاد کراوە ڕسمی باجی دەرامەت کە بە پێی وتەی خاوەن کارگەکان لە سەتا دویان لێ وەردەگیرێ باجی عقار ئەمانە لە ڕاستیە دەبێ لێک تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی کە بزانین ئەو لەسەر چه ئەساسێک دانراوە. باشە کەواتە کاک فەرهەنگ لەسەر هەمان بابەت دەمەوێت بپرسم هەنگاوەکان بۆ کەمکردنەوەی باج و ڕسوماتەکان لەسەر خاوەن کارگەکان و یەکەکان چۆن دەبن؟ خۆی لە ڕاستیە قانونەکە ئەو باج و ڕسوماتی لەسەر خاوەن کارگە نەهێشتووە،
قانونەکەی ئێمە قانونێکی تەشریعیە، ئەو قانونەیە کە لە بەغایشی پێکرێ، قانونی 20 ساڵی 1970 قانونی ئیسtismاری سناعی باوا بڵێن تەنمی سناعی. ئەم قانونێکی زۆر شاملە، قانونێکە تەشریعی کەرتی پیشەسازیەکە، دەبێ هەمومان پێکەوە کاری لەسەر بکەین. یەکێک لەوانە ئەوەیە کە بۆ نمونە بۆ مادەی سەرەتایی کە لە دەرەوە دەهێنرێ ئەبێ عفاعەتی گومرگی بکرێ. لە قانونێکی تریشمان هەیە ڕێنمایەکانی لەسەر دەرچووە، قانونی پاراستنی بەرهەمی خۆماڵی، ئەوەش بەم نزیکانە ڕێنمایەکەی جەنابی وەزیری دارایی تەوقیعەکە ئەویشی لەسەرەکەین. ئێمە گرفتەکەمان لەوەیە کاتۆ کە تۆی عفاعەدەی بە کەرتی بۆ نمونە بە کارگەیەک فلتەری هەڵسەنگاندنی ئەم کارگەیە فلتەرێکی ئالۆزە لای ئێمە، لەبەرچی لەبەرەوەی کە بتوانین تەواو کۆنتترۆلی بابەتەکە بکەین. لەو خودی پارێزگاکە لیژنە هەیە، کامێرە لەسەر کارکردنی کارگەکان هەیە، چەند سەعات کارەکەن و دوای ئەوە لە ناو پارێزگای هەولێر کە لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشەپێدانی پیشەسازی بە دواداچوونی بۆ کرێ، دوجار لە ناو دیوانی وەزارەت لیژنەیەکی باڵاتر هەیە بە فەرمانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیری بازرگانی پیشەسازی کە خودی سەرۆک بریکاری وەزارەت بۆ کاروباری پیشەسازی سەرۆکایەتیەکە. ئەم لیژنە باڵایە ئەندامی ئەنجومەنی وەزیرانی تایە، ئەندامی لەسەر ئاستی پلەی باڵا پلەی تایبەت، ئەندامی وەزارەتی دارایی تایە. ئەمانە هەموو پێکەوە هەڵسەنگاندن بۆ ئەوە ئەکەن و دوجار ئەم نووسراوە ڕاستەی گومرگەکرێ کە ئەم کەسە ئەم کارگەیەشیاوە یعفاعاتی بۆ بکرێ بۆ بەرهەمەکەی. جا من ویستم لێرەوە دەست پێ بکەم، کاتێک کە تۆ یعفاعات بۆ بەرهەمی کارگەیەکەکەی مانای وایە ئەمەت ئەبێت تەشریعی بێت بۆ یعفاعاتی بۆکەین، لەبەرەوەی مەصرفی کولفەی تێچووی بەرهەمەکەی کەم بێت، بتوانێت منافەسەی بەرهەمی ئێرانی و تورکی و ئیلە ئاخیری بکە، پێوترێ بەرهەمی دەرەکی. ئێمە لە ڕاستیاوەیەکی گوێمان لە کە خاوەن کارگەکان بوو باسی بابەتی وجورکەشفیان نەکرد. وجورکەشف ڕێنماییەکی تازەیە لە وەزارەتی دارایی کە دەرچووە، ئەویش ئەوەیە کە ئەو مۆزەفەی ئەو فەرمانبەرەی کە لەسەر لە حدودەکان لە گومرگەکان کە بار بەباری هاتوو ئەپشکنێت ئەچێتە سەر ئەم سیارە گەورانە و بار بەبار بە دڵی خۆی شتێک هەڵە بژێرێ و ئەی بشکنێ لە ڕاستیە ئەمان وجورکەشفێکیان دیاری کردو بۆ مۆزەفانە، چکە بەڕاستی وەکو بە قسەی خۆیان و ئیشەکەشیان ئیشێکی ئالۆزە حەق مافی خۆیانە. بەڵام ئێمە داوامان کرد کە ئەم بابەتە هەرچی بێ لە ئیتاری قانونیا بێت، طبعا ئەمانیش پاڵپشت بە یاسا و ڕێنمایەکانی دارایی ئەمیشانیان کردووە. لەبەرەوە بڕیاردرا لە کۆبوونەوەیەکە و بابەتە یەکلا نابێتەوە، بڕیاردرا لیژنەیەکی هاوبەش پێک بێنرێ بۆ مقارنەکردنی ئەم یاسایانە، بۆ مقارنەکردنی ئەم ڕێنمایانە چی بکرێەوە. خودی وەزیری جەنابی وەزیری داراییش بەڵێ نییە هەر بابەتێک بۆ پشگیری کەرتی پیشەسازی و کارگەکان بێ درێخی ناکەن و کاری لەسەرەکەن. باشە کاک فەرهەنگ، وەکو کۆتا پرسیارم دەمەوێت ئەوە بزانین دیارە لە یەکێک لە داواکاریەکانی خاوەن کارگەکان بە تایبەتر ئەوە بوو کە بۆ هەر پێویستیەک بۆ جێبەجێکردنی هەر کارێک پێویستە بگەڕێنەوە هەولێر تا کارەکانیان بۆ جێبەجێ بکرێت و لە ناو شارەکان یاخود لە شوێنەکانی دیکە کارگەیەک نییە تا با بڵێن شوێنێکی گشتی نیە تا بتوان کارەکان جێبەجێ بکەن و دەبێت بگەڕێنەوە بۆ هەولێر. داوایان دەکرد کە لە هەر ناوچەیەک یاخود لە سلێمانی لە هەڵەبجە لە کەرکووک لە هەر جەیەکی دیکەی هەرێم دایرەیەکە بێت تا بتوان کارەکانیان جێبەجێ بکرێت. چۆن وەڵامی ئەم داواکاریان دراوەتەوە؟ خۆی لە ڕاستیە کێشەیەک لە وەزارەتی ئێمە ئەوەیە کە لە ناو هەموو عێراق باوا بڵێن یەک تۆمار کاری کۆمپانیاکان هەیە، یعنی لە هیچ محافەزەیەکی عێراقی تەسجیلی شەریکات ناکرێ ئیلان لە ناو بەغدا دەکرێت. یەک مدیرەتی عامە هەیە بە هەمان شێوە بۆ سناعە، یەک مسەجلی کارگەکان هەیە کە پێوترێ بەڕێوەبەرایەتی گشتی تەنمی سناعی بڵێن گەشەپێدانی پیشەسازی لە ناو بەغدا لە پارێزگاکانی تر نییە. لە هەرێمی کوردستان ئێمە هاتوین بەڕێوەبەرایەتیمان کردوتەوە لە پارێزگاکانی کە من بۆ خۆم لە ئەنگری ئەوەم کە تەواوی دەسەڵاتەکانیان هەبێ، بەڵام بەپێی ئەم یاسایە تەسجیلی مەعمەل کارگە لە لای بەڕێوەبەری گشتی گەشەپێدانی پیشەسازیە. ئەمەش مانعێکی قانونی نییە، پێم وایە ئەو کەسێک کە سوڵتەی لایە قانونی ژیابێتی پێی دەتوانێت تەفیزی سوڵتە بکە، ئەتوانێت دەسەڵاتەکەی دابەزێنێ
بۆ ئەوەی کە کاراسانی بۆ خەڵک بکە هیچ شتێک ئەوەی بۆ بەرژەوەندی گشتی بێ مخالفی قانونی نییە لەبەرەوە من بۆ خۆم بە خودی خۆم زۆر کارم لەسەر ئەوە کردووە و لەگەڵ هاوڕێکانم کە ئەم بابەتە چارەسەر بکەین ئەم گرفتە چارەسەر بکەین و یەکێک لەو کۆبنەوەی کە کردمان کە لە بەتایبەت ئەوەی کە لە ژووری بازرگانی سلێمانی کردمان لە 1-2 هەفتەی ڕابردوو لە ڕاستیە گرفتی سلێمانی گرفتی ڕۆتین بوو گرفتەکانی سەرەتایی کە باسییان کرد گرفتی ڕۆتین بووە و ڕۆتینە لای خۆمان چارەسەرەکرێ من خۆم پشگیری ئەو خاڵانم کردووە و تەقدیمی خولی جەنابی وەزیر کراوە بۆ ئەوەی کە ئەو گرفتانە چارەسەر بکەین و لە ڕاستیە پارێزگای سلێمانی بە تایبەتی ئێستا داوامان کردووە لە پارێزگای هەڵەبجەش پیشەسازی دایرەی بۆ پیشەسازی بکرێتەوە لە هەردوو ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین و گەرمیانیش سنوورێکی فراوانن لە پارێزگای سلێمانی لەبەرەوە پێویستی بە پاڵپشتی و هاوکاری زیاتر هەیە پێویستی بە شۆڕکردنەوەی دەسەڵاتی زیاتر هەیە بە هەمان شێوە بۆ پارێزگای دهۆکیش پارێزگای دهۆک ئێستا ئیداری سربەخۆی زاخۆشی لێکراوەتەوە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە پەیوەندی بە خودی وەزارەتەوە هەیە کارەکەین بۆ ئەوەی کە ئەو ڕۆتینە تا ڕادێکی زۆر باش نێڵین و من دڵنیا دەکەمەوە ساڵی پار هەمان لە مانگی هەشت بوو کە ئێمە دەسەڵاتی هەڵسەنگاندنی پرۆژەکانمان گەڕانەوە بۆ پارێزگاکان ئێستا خودی پارێزگاکان خۆیان هەڵسەنگاندن بۆ پرۆژەکانی وەبەرانەکەن بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کارگە و سێکتەری بازرگانیش ئێمە سێکتەرە بازرگانەکانیش کە بۆ یەکەمین جار بوو هەڵسەنگاندنی پرۆژەی سێکتەری بازرگانی بێتە پارێزگاکان پێشتر پیشەسازی لە پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی هەبوو بەڵام سێکتەری بازرگانی هەڵسەنگاندنی سێکتەری بازرگانی لە پارێزگاکان نەبوو لە ڕاستیە ئێمە ساڵی پارەم هەڵسەنگاندنامە گەڕاندەوە بۆ چاودێری بازرگانی سلێمانی و ئێستا لەوێ لیژنەیەکی کارا هەیە ڕێکوپێکیان جامەیەن بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ میوانەکەمان فەرهەنگ خالی سعید بەڕێوەبەری دیوان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی سپاس بۆ ڕوونکردنەوەکان